ڕۆخسە لەسەر بابەتێکی تری فقهی ڕۆژەوانانەکەین ئەویش بابەتی کاری سەرجەییکردنە لە مانگی ڕەمەزانە و ئەو بابەتانەی کە پەیوەندیان بەلایەنە سێکسی و ئارەزوو بازیەکانەوە هەیە. خاڵی یەکەم بەڕێزان کە لەم بابەتەیە بیزانین ئەوەیە مەسەلەی ماچکردن، دەستبازیکردن لەگەڵ خێزان و ئەو بابەتانی تر کە بە پێشینەی کاری جوودبوون ئەژبا دەکرێت، ئەمانە هەموویان کارێکی شەرعین ڕۆژوو بەتاڵ ناکەنەوە بە مەرجێک ئینسانەکە لە خۆی دڵنیا بێ بەوەی کە ناگاتە ئەو حەدەی کە ڕۆژەکەی بەتاڵ بێتەوە، واتە کۆنتترۆلی خۆی ئەکا. ئەمانە عادەتەن لەوانەیە بۆ ئینسانێک باش بێ یا گونجاوبێ لە سەر و تەمەنی 50 ساڵەوە گنا گەنج بەڕێزان هەرگیز ئەم مجازەفەیە نەکا باشە. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خاتو عایشە لی ئەگەڕێتەوە ئەفەرمێ هەندێک لە خێزانەکانی ماچە کرد بە ڕۆژوش بوو، ئەفەرمێ وەکانە ئەملەکەکم لئیڕەبی، ئەفەرمێ بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر کۆنتترۆلی نەفسی خۆی پێ ئەکرا، خەڵکی تر ئەم کۆنتترۆڵی پێ ناکرێت. لەبەرەوە ڕاستە شەرعیە، بەڵام ئەسڵ وایە ئینسان توخنی نەکەوێ نەبا نەخواسە شەیتان پەنێکی پێبا. خاڵێکی تر بەڕێزان ئەو کەسانی کە لە شەوا کاری سەرجەییان کردووە، بۆ نمونە نوێژی بەیانی خەبەریان نەبووتەوە کە خەبەریان بۆتەوە لە شیان گران بۆ زۆر احتیاجی ڕۆژۆکەیان دروستە، چونکە لە شپاکی مەرجێک نییە لە مەرجەکانی ڕۆژوو. یعنی بۆ نمونە تۆ شەو حاڵەتی لە شپیسێکت بەسەر هاتووە، لەش گرانێکت بەسەر هاتووە، بەیانی کە ڕۆژت کردوێتەوە لەشت گران بووە، باشە بەڵام نیەتی ڕۆژوت هەبووە لە شەوە، وای احتیاجیە دوای بانگی بەیانی خۆت ئەشۆیت و نوێژەکە دەکەی، یەک مشکلەی نییە. خەڵێکی تر هەر کەسێک لە خەوە بۆ نمونە تۆ ئەوە بە ڕۆژوویت و خەو لێکەوتووە، لە خەوە هەر کەسێک پیاو بێ یاژن تووشی حاڵەتی لەشگرانی بێ و حتا ئاویشی بێتەوە کە هەستێت تەسیری ئاو یا شوێنەواری ئاوەکە بەجلەکانیەوە دیار بێ، ڕۆژووی پێ بەتاڵ نابێتەوە مادەم لە خەوا بووە. بەڵام هەموو جۆرە ئاو هاتنەوەیەک بە ئاگاییەوە لە ڕۆژی ڕەمەزانە ڕۆژوو بەتاڵەکاتەوە. کەواتە ئەم دوو حکمە، کەسێک کە ئاگای لە خۆی نییە و خەوی لێکەوتووە لە حاڵەتی خەوە تووشی حاڵەتی ئاو هاتنەوە بووە، ئەمە ڕۆژۆکەی بەتاڵ نابێتەوە، بەڵام لە ئاگاییە بە هەر هۆکارێک ئاوی بێتەوە ڕۆژۆکەی بەتاڵە. خاڵێکی تر کە گرنگە ئاگامان لێبێ ئەوەیە هەر کاتێک ڕۆژوو بە حاڵەتی ئاو هاتنەوە بەتاڵ بووەوە، ئینسانەکە گوناهبارە و قەزای ڕۆژۆکەیشی لەسەرە، واتە ئەبێ قەزای ڕۆژۆکەی بکاتەوە. لە یەک حاڵەتانە بێت ئەگەر بەسەرجێییکردن واتە چوونە لای خێزان و جوودبوونێک ڕوویدا بەمە ڕۆژۆکەی بەتاڵ بووە، ئەو کاتە ئەمە قەضای لەسەرە، کەفارەتیشی لەسەرە. کەفارەتەکەی بەڕێزان بەپێی ئەو تەرتیبی کە خوای پەروەردگار لە قورئانە باسی کردووە سێشتی بۆ دیاری کردووە. یەکەمیان ئازادکردنی کۆیلەیەکە کە ئێستا بوونی نییە، دووەمیان بە ڕۆژووبوونی 2 مانگە لەسەر یەک، واتە کەسەکە ئەبێ 2 مانگ لەسەر یەک بە ڕۆژوو بێ، پیاوەکە و ژنەکەش هەردووکیان. ئەگەر نەخۆشیەکی مزمین یا پیر بوون باشە، ئەو کات ئەبێ خواردنی 60,000 بدەن، یەکی خواردنی 60,000 دەن. عادەتەن ئەوەی ئەم ئیشە ئەکا ئەبێ گەنجە، وەکە گەنجیشە باوەڕ ناکەم نەخۆش بێت، چکە گەن نەخۆش بێ ئیشی واناکە کە کردویشێتی بێت 2 مانگ لەسەر یەک بە ڕۆژوو بێت. کەواتە 2 مانگ لەسەر یەک بە ڕۆژووکە بەبێ قەتع بەڕێزان، واتە ئەگەر ئەم کەسە 57 ڕۆژ بە ڕۆژوو بێ، دواتر ڕۆژێک نەگرێ بە ڕۆژوو نەبێ، ئەبێ 60 کە بگرێتەوە لەسەر یەک. بەڵام ئەو شتانی کە قەتعی تەتابوعەکە ناکەن، بۆ نمەگەر کەسەکە نەخۆشکەوت 40 ڕۆژ بە ڕۆژوو بۆ دواتر نەخۆشکەوت، شەرع ئەمە بە پچڕان حسێب ناکە. کەی چاک بووە مباشرەتەن دوای چاکبوونەوەکەی بە ڕۆژوو ئەبێ، یا ئافرەتەکە بە ڕۆژوو بوو کەوتە سووڕی مانگانەکەەوە، لە سووڕی مانگانەکەیە قەتع بێ، باشە شەرع ئەمێ بە قەتع بۆ حسێب ناکە، بەڵام یەکەم ڕۆژی پاکبوونەوەکەی بێ بەردەوام بێتەوە لە ڕۆژۆکەی. کەواتە ئەم حاڵەتە بۆ چیە بەڕێزان؟ کەواتە ئەم حاڵەتە بۆ ئەو کەسانن کە ئەو حاڵەتەیان لێ ڕوو ئەداوە کاری سەرجەیی ئەکەن لە ڕۆژی ڕەمەزانە. خاڵێکی ترمان هەیە ئەگەر کەسەکە نەیزانی، وتی وەڵام من نەمزانیوە، نەزانینەکە سێشت ئەگرێتەوە. یەکەم، ئایا نەیزانیوە کە ئەم کارە حرامە، نەیزانیوە ئینسان بە ڕۆژوو بێ نابێ سەرجەیی بکە. ئەگەر کەسێک بێ تازە موسڵمان بێ لە مجتەمەعێکی غەیر ئیسلامیە پەروەردە بوو بێ، ئەمە عوزرە، بڵێ وەڵا نەمزانیوە. بەڵام ناکرێت کابرا خەڵکی شاری سلێمانی بێ بڵێ نەمزانیوە چوونە لای خێزان ڕۆژوو بەتاڵەکاتەوە کەفارەتی تایە، ئەمە ئەبێ بە ڕۆژوەکەی بگرێتەوە و کەفارەتیش باش کە عوزرەکەی مەقبول نییە. جاری وا هەیە نەزانینەکە لە ڕووی کاتەوە هەیە، نەیزانیوە ئەو کە کاری سەرجەیەکەی کردووە کاتەکەی نەزانیوە کە بانگی بەیانی داوە، شەو بووە بۆ نمونە دنیا تاریکە و ئەو بە حسابی خۆی ڕۆژ نەبووتەوە و کاری سەرجەیی کردووە، دواتر کاتێک بە ئاگادەسەی دەکا کاتی کاری سەرجەیەکەی بانگی بەیانی داوە، ئەم کەسە مادەم نەزان بووە لەم ڕۆوە، ئەمە تەنها گرتنەوەی ڕۆژۆکەی لەسەرەوە کەفارەتەکەی ناکەوێتە سەر بە مەرجێک کەم تەرخەم نەبوو بێ لە زانینی کاتەکەیە.
ینی کابرا نەچوو بێ هەموو ماڵەکە تاریکا و پەردە داباتەوە بڵێ بۆ یەکە ڕۆژش بۆ کەس نەزانێت نە ئەوە بەڕێزان ئەو فێڵە ئەوە حیلە شەرعە لەبەرەوە ئەوە کەفارەتی ئەکەوێتە سەر کەسێک کەمان هەیە زانیوێتی کە چوونە لای خێزان و کاری سەرجەی ڕۆژ و بەتاڵەکاتەوە بەڵام نەیزانیوە بەوەی کەفارەت واجبەکە ئەمە جەهلەکەی نابێ بە عوزر ئەمە هەم قەزای ئەکاتەوە هەم ئەبێ کەفارەتیش بدا کەواتە ئەم سێ جۆر جەهلەمان هەیە بە شێوازەیە کە عەرزم کردن خاڵێکی تر ئەگەر کەسێک بە پاساو بە ڕۆژوو نییە یعنی بۆ نمونە ژن و پیاوێکن هەردووچیان نەخۆشن پاساویان هەیە و بە ڕۆژوو نین یا ئافرەتەکە حەملی هەیە بە ڕۆژوو و پیاوەکەش مسافرە و لە سەفەر گەڕاوەتەوە ئەمە ئەگەر بچێتە لای خێزانەکەی کەفارەت واجب نابێت چونکە ئەستن بە ڕۆژوو نین لەبەرەوە کەفارەتی لەسەر نییە تەنها قەزای ئەو ڕۆژە ئەکەنەوە کە تایە بە ڕۆژوو نین چونکە ئەستن مەعذور بوون بەڵام ئەگەر بەبێ عوزر بە ڕۆژوو نەبوون بەبێ عوزر بە ڕۆژوو نەبوون ئەبێ ڕۆژەکە بگرنەوە بەڵام دواتر چون کاری سەرجەییشیان کردووە کەفارەت لەسەریان واجبە بێ بۆ چکە دوو جەریمەیان کردووە جەریمەیەکیان بە ڕۆژوو نین بەبێ پاساو جەریمەیەکی تر حورمەتی مانگەکەیان شکانووە بە کاری سەرجەیی بەڵام ئەمە فەرقی لەگەڵ حاڵەتی پێشووا چییە حاڵەتی پێشوو دوو کەسەکە بە پاساو بە ڕۆژوو نین ئەویان حەملی هەیە و ئەمیان لە سەفەر بووە بەڵام ئەمان هیچ هەر بۆ خۆیان لە ماڵە و دانیشتون پاڵیان ناوەتەوە بە ڕۆژوژ نین و کاری سەرجەیی شەکەن لە مانگی ڕەمەزانە هەم قەزایان لەسەر واجبە هەم کەفارەتی ڕۆژۆکەش دوو مانگ لەسەر یەک بە ڕۆژوو بوونەکە لەسەریان واجبە بێ بەڵام جاری وا هەیە کابرا بۆ نمونە ئەگەر هاتوو بە ڕۆژوو نییە بەڵام بۆ ئەوە بە ڕۆژوو نییە کە ئەم پاساوە بۆ خۆی بدۆزێتەوە حیلە شەرعی کردو بۆ بە ڕۆژوو نەبوون و بۆ ئەوەی بچێتە لای خێزانەکەی یا بە ڕۆژووە بەڵام ڕۆژۆکەی شکاندووە بۆ ئەوەی کاری سەرجەیی بکە بە سەرجەیەکە نەی شکاندووە بە خواردن شکانوێتی بەڵام ئامانجەکە بۆ ئەوە بۆ کە کاری سەرجەیەکە لە خۆی حەڵالکە ئەمەش دیسانەوە کەفارەتێکەوێتە سەر چکۆک و عەرزم کردن ئەگەر ئەم دەرگایە بکەینەوە بۆ خەڵک ئەو کاتە خەڵک هەمووی کەس ناچێت بە کاری سەرجەی ڕۆژ و بشکێنێ ئەچێت تیکەیە نانەخوا و ئەچێ کاری سەرجەیەکەکە و پاساوێکی شەرعی بۆ خۆی ئەدۆزێتەوە ئەمە هەندێک وردەکارین لەسەر بابەتی کاری سەرجەییکردن لە ڕۆژی مانگی ڕەمەزانە کە ئەمە گوناهێکی زۆر گەورەیە بەڕێزان و کەفارەت واجبەکە جگە لە قەزاءەکەی وتەنها ئەم حاڵەتە هەیە کە کەفارەتیش واجبەکە و قەزائیش واجبەکە چونکە شەرع عقوبەیە دایناوە هەندێک حاڵەتی ترمان هەیە حاڵەتی وروژاندنی سێکسی بۆ ئینسان کەم حاڵەتە لەوانەیە تەڕاییەک لە دامێنی ئینسانەوە پیا و بێیاژن هەست پێ بکرێت بەڵام ناگاتە حاڵەتی ئۆرگازم یعنی یەکەم صفەتی هاتنەوەی ئاوەکە بە تەکان بە شەپۆل نییە دووەم صفەتی هاتنەوەی ئاوەکە ئینسانەکە حەز بە لەذەت ناکە حەز بە ڕاحەت ناکە وإنما حاڵەتێکی طبیعیە لە دەرەنجامی بیرکردنەوە وروژاندن دەستبازیەکی سێکسی ئاوێکی لینج دێتە خوارە و لە داوێن ئەمە نە ڕۆژوو بەتاڵەکاتەوە نە کەفارەت واجبەکە و ئەمە حتا زەرری بۆ ڕۆژۆکەش نییە بەڵام حد الئیمکان ئینسان خۆی لێ بپارێزێ نەبادا ئینسانەکە حاڵەتی وروژانەکەی لە کۆنتڕۆڵی خۆی دەربچێ و ئاوی بێتەوە دواتر ئەو کاتە ڕۆژۆکەی بەتاڵە بێتەوە